سڵاو بەڕێزان گرنگترین مانشێت و هەواڵی ئەمڕۆی میدیاکانی جیانتان لە بڕگەی ڕۆژنامەوانیدا بۆ دەخەمەڕ و تێکشکاندنی هێرشی چەکدارانی داعش لەلایەن پێشمەرگەوە لە میدیانی دەوڵەتیەکاندا دەنگی داوەتەوە. مارک ئۆدۆم کە فەرماندەیەکی باڵای ئەمریکیە لە هەرێمی کوردستان بە ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی ڕاگەیاندووە ئامانجی هێرشەکەی داعش تەنها سەر لە شێواندن بووە بە بۆچوونی ئەو فەرماندە ئەمریکیە بەشێک لە مەبەستی هێرشەکە ئەوە بووە کە ئامانجی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بشێوێنن. ئەو فەرماندە ئەمریکیە ڕاگەیاندووە دواهەمین هێرشی داعش لە 6 تەمووز بووە. بەرپرسانی ئەمریکی لەو بڕایەدان بەهۆی هێرشە ئاسمانیەکانەوە 180 چەکداری داعش و بەهۆی بەرپەرجانەوەکانی پێشمەرگەشەوە چەند سەد چەکدارێکی تری داعش لە کاتی هێرشەکاندا کوژرابن. لە ماڵپەڕی ڕادیۆی ئەوروپای ئازادیش بە پشتبەستن بە ئاژانسی هەوڵی ڕۆیتەرز بڵاوکراوەتەوە بانکی جیهانی ڕایگەاندووە بڕی 1 ملیار و 200 میلیۆن دلار وەکو قەرزی خێرا دەبەخشن بە عێراق بۆ ئەوەی لە دۆخی قەیرانی ئابووری ڕزگاری بکەن کە بۆ هێرشەکانی داعش و دابەزینی نرخی نەوتەوە تووشی وڵاتە بووە. فرێد بێلهاج کە بەرپرسێکی ئەو بانکەیە ڕایگەاند ئەو قەرزە بەر لە کۆتای ئەمساڵ بە عێراق دەبەخشرێت. ئەو بەرپرسەی بانکی جیهانی بە ڕۆیتەرزی ڕاگەاندووە ئەو دوو شۆکەی تووشی عێراق بووە کە مەبەستی هەڕەشەی تیرۆر و دابەزینی نرخی نەوتە مەترسی لەسەر سەقامگیری عێراق دروست کردووە. بەرپرسەکەی بانکی جیهانی ڕایگەاند عێراق پابەندە بە ئەنجامدانی چاکسازی ئابووری و فرەچەشنکردنی ئابووریەکەی بۆ دەربازبوون لەو قەیرانانە. لە NBC نیوزیش بڵاو کراوەتەوە دوای ئەوەی نیویۆرک تایمز لە راپۆرتێکدا ئاشکرای کرد ئاشتۆن کارتەر وەزیری بەرگری ئەمریکا ئیمێڵی تایبەتی خۆی بۆ کاری فەرمی وەزارەتەکەی بەکارهێناوە کارتە دانی پێدانا کە ئەوە هەڵەیەک بۆ لەلایەن خۆیەوە ئەنجام درراوە. پێشتر نیویۆرک تایمز ئاشکرای کردووە کە ئاشتۆن کارتەر 72 ئیمێڵی لە ڕێگەی ئیمێڵی تایبەتی خۆیەوە ڕەوانە کردووە و وەرگتووە کە ئەبەش پێچەوانەی یاساکانی وەزارەتی بەرگری ئەمریکایە. وەک چۆن هیلاری کلنتن وەزیری پێشووی دەرەوەی ئەمریکا تۆمەتبار کرا بەوەی ئیمێڵی تایبەتی خۆی بەکارهێناوە لە ماوەی کارکردنی وەکو وەزیری دەرەوە. کاتە ڕایگەیاند کەسێکی وەک من نەدەبوو ئەو کارێ بکردایە و کارێکی باشیشم نەکردووە. لە دەیلی سەباحی تورکیش بڵاو کراوەتەوە پەیوەندەکانی تورکیا و ئیسرائیل بەرەو ئاسایی بوونەوە دەچن. ئەمەش دوای ئەوە دێت ئیسرائیل ڕازی بوو بە بەخشینی 20 میلیۆن دلار بە بەرکەوتوانی ڕووداوەکەی کەشتی ماوی مەرمارە کە بەهۆی هێرشی ئیسرائیلەوە لە ساڵی 2010دا 55 چالاکی تورکی کوژران و بریندار بوون. بەرپرسانی تورکیا و ئیسرائیل ئاشکرایان کرد ڕێکەوتنێکی سەرەتایی لە نێوان ئەو دوو وڵاتەدا ئەنجام درراوە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندەکانیان. ڕۆژنامەی هائارەتزی ئیسرائیلی بڵاوی کردوێتەوە بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیانی ئیسرائیل لەگەڵ وەفدێکدا چاوی کەوتووە بە فەریدون سینیۆغلۆ جێگیری وەزیری دەرەوەی تورکیا لە زیورخ بۆ ڕێکەوتنی کۆتایی لەسەر بنەمایەک بۆ ئاساییکردنەوەی پەیوەندەکانیان. بەرپرسێکی باڵای تورکیاش جەختی کردوێتەوە لەسەر ئەو دیدارە و گەیشتنی هەردوو لە بەڕێکەوتنێکی سەرەتایی. بەرپرسانی تورکیا و ئیسرائیل لە دواتردا ڕێکدەکەون لەسەر بنیادنانی بۆری گاز لە ئیسرائیلەوە بۆ تورکیا کە تورکیا خۆی گاز لە ئیسرائیل دەکرێت و لە دوایشدا بۆ وڵاتانی ئەوروپایی هەنادە دەکات. بڕگەی ڕۆژنامانی پێشکەشکردن کاتێکی خۆش.